بیسەرانی خۆشەویستی ڕادیۆی دەنگی گەل بۆ دەنگباسەکانی کاتژمێر 2 بە کاتی ئەوروپا، کاتژمێر 3 بە کاتی باشووری کوردستان گەڕاینەوە وڵاتان. هیوادارم لە خێر و خۆشیاون و دەستپێکی هەواڵەکانیش بە ڕاگەاندراوی هەپەگەوە دەست پێ دەکەین کە ناسنامی 5 گەیلای شەهیدی بڵاو کردوێتەوە و بەبیری هێناونەتەوە. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە نەڕەچە 5 گەیلای شەهیدی بەبیرهێنایەوە کە لە ساڵی 2019دا شەهید بوون. هەپەگە نەڕەچە ڕایگەیاند هەواڵانمان ڕۆژدا سەردەم هێژە نزار و سۆزدار کە لە ساڵی 2019 شەهید بوون بە ڕێزداری و منەتداریەوە بەبیردێنینەوە. هەواڵانمان ڕۆژدا سەردەم هێژە نزار و سۆزدار بە ئیرادە و بڕیادارێکی مەزنەوە لە ڕێزەکانی تێکۆشانی ئازادی کوردستاندا بەشدار بوون و بە شێوەی ژیانی ئاپۆیی و هەواڵەتی قوڵیان هەر ئەرکێکیان پێسپێردرابێت بە شایستەیەوە ئەنجامیان داوە. هەواڵانمان لە زۆر شوێنی جیاوازدا تێکۆشانیان کردووە و بە بەشداری بێت و دڵی و لە پرۆسەی شەڕدا و بە ڕێبازی فیدایی بوونی خۆیان بوونە شەڕوانێکی ئاپۆیی نمونە لە دژی پیلانی پاکتاوکاری و تەسفیەکردن کە لەسەر گەل و تەفگەرەکەمان سەپێنرا بوو لە هەر تێکۆشانێکدا بە مۆڕاڵ و ورەیەکی بەرزەوە بەشداریان کرد. ئێمە بەڵێن دەدەین ئەو ئاڵای تێکۆشانی کە شەهیدانمان بە ئێمەیان سپاردووە بە سەرکەوتن تاجدار دەکەین و بە ڕێزداریەوە سەرمان لە ئاست تێکۆشان و یادەوەریەکانیان دادەنوێنین. هەپەگە نەڕەچە ناسنامەی و 5 شەهیدەی وەها ڕاگەیاند. مەهناز بازار خاک ناسراو بە ڕۆژدا ئارژین لە مەریوان لەدایک بووە و ڕۆژی 1 ئەیلولی 2019 لە مەتینا شەهید بووە. وڵات حازر ناسراو بە سەردەموان لەوان لەدایک بوو و ڕۆژی 1 ئەیلولی 2019 لە مەتینا شەهید بووە. بەریتان ئاکتاش ناسراو بە هێژە ماوە لە ئامەد لەدایک بوو و ڕۆژی 10 ئەیلولی 2019 لە مەتینا شەهید بووە. ئادەم گوک ناسراو بە نزار جزیری لە شەرناخ لەدایک بووە ڕۆژی 1 ئەیلولی 2019 لە مەتینا شەهید بووە. سەفدایەگان ناسراو بە سۆزدار ڕۆنی لەسەر لەدایک بۆ ڕۆژی 10 ئەیلولی 2019 لە مەتینا شەهید بووە. هەپەگە سەرخۆشی لە بنەماڵی شەهیدان و گەلی وڵات پارێز کرد و بەڵێنی گەیاندنی ئامانجەکانی شەهیدانی بەجێگەیاندنی ئامانجەکانی شەهیدانی دووپات کردەوە. هەر لای هەپەگە دەمێنینەوە هەپەگە نەڕەچە لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردەوە کە هێرشەکانی سوپای تورکی داگیر کرد لە 24 تەمووزەوە تا 7 ئاب بۆ سەرهێزەکانی گەریلا لە هەرێمەکانی پاراستنی مەدیا بەردەوام بوونە. هەپەگە نەڕەچە ڕایگەیاند لە 24 تەمووزدا تونێلەکانمان لە گۆڕپانی بەرخودانی سنێنەی هەرێمی خواکورد 4 جار بە درۆنی بۆمب هەڵگر بردومان کراون. لە 25 27 تو 30 تەمووز گۆڕۆپانی بەرخودانی بێریزین لە هەرێمی خواکورد بەچەکی قورس تۆپ و هۆڤیتزەر 22 جار بردومان کراوە. لە نێوان 24 تەمووز هەتا 3 ئاب گۆڕۆپانی بەرخودانی چای بەهار لە ڕۆژئاوای زاپی هەرێمی شەهید دەلیل 32 جار بەچەکی قورس و هاوەن بردومان کراوە. لە نێوان 27 تەمووز هەتا 7 ئاب لە زاپ مەتینا خواکورد گارێ و قەندیل جم و جۆڵی گارە و قەندیل جم و جۆڵی فڕۆکەی سێخوڕی بەردەوام بووە. لە نێوان 24 تەمووز تا 7 ئاب لە هەرێمەکانی زاب مەتینا خواکورد بە ئامانجی داگیرکاری ڕێگات دروست کراوە. بەرۆینە ڕۆژاوای کوردستان نیوەڕۆی ئەمڕۆ کۆنفرانسی پێکاتەکانی کورد عەرەب سریان ئاشور ئەرمەن ئێزدی تورکمان و چەرکەز لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا دەستی پێکرد. ئەمڕۆ لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا کۆنفرانسێک لەژێر ناوی کۆنفرانسی یەکهەڵوێستی پێکاتەکانی باکوور ڕۆژهەڵاتی سووریا دەست بە کارەکانی خۆی دەکات. کۆنفرانسەکە لە مانگی حوزەیرانی ئەم ساڵەوە وەک دەست پێشخەریکی کۆمەڵایەتی پێکهاتەکانی باکوور ڕۆژهەڵاتی سووریا کۆبوونەوە و دەستیان بە ئامادەکاریەکانی کردووە. ئەو کۆنفرانسە لە 20 ئەندام پێکاتەوە کە نوێنەرایەتی سەرجەم کوانتۆنەکان دەکەن. پێکاتەکانی بەشدار لە کۆنفرانسەکە دەیانەوێت لەو ڕێگەیەوە یەکڕێزی خۆیان لە بنیادنانی سووریایەکی ناناوەندی و دیموکراتیک پێک بهێنن. ئەمڕۆ چەندین کەسایەتی کۆمەڵایەتی ڕۆشنبیر کەسانی ئاینی بانکێشتی کۆنفرانسەکە کراون و ئەوانی بەشداری دەکەن ژمارەیان لە نێوان 400 تا 500 کەسدا دەبێت. یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی ئەو کۆنفرانسەش ڕەشنووسی پەیمانی کۆمەڵایەتی دەبێت کە ئێستا ئامادەیە.
دەڕوینە باکووری کوردستان و تورکیا ئەندامێکی کوردی لیژنەکەی پەرلەمانی تورکیا سەبارەت بە پرۆسەی بانگەوازی ئاشتی و دیموکراتیک ڕای دەگەێنن. ئەو لیژنەیە نوێنەرایەتی لە سڵانەوەتی پەرلەمانی تورکیا دەکات و گرنگ و بەنرخە ئاماژە بەوەش دەدات لەگەڵ بەرەو پێشتونەکانی کارەکانی لیژنەکە متمانە دروست دەبێت و زۆربەی ئەوانی هاتوون بەڕوونی دیارە لە گرنگی لیژنەکە تێگەیشتون. مەراڵ دانش باشتاش ئەندامی لیژنەی دەمپارتی و وتەبێژی کۆنگری دیموکراتیکی گەلان هەدەکە سەبارەت بە گرنگی و کارەکانی لیژنەکە بۆ ئاژانسی فراد نیوز دووە. مەراڵ دانش باشتاش ڕایگەیان لە یەکەم کۆبوونەوەدا لە ئاستێکدا کۆدەنگی بەدەست هاتوو. پەسەندکردنی زۆرینەی 3/5 بە تایبەت بۆ بڕیارەکانی لیژنەکە زۆر گرنگە. ئاماژی بەوەشدا لەگەڵ بەرەو پێشچوونی کارەکانی لیژنەکە متمانە دروست دەبێت. ئەمە یەکەم جارێکە لە پەرلەمانی تورکیا بۆ چارەسەری پرسی کورد دیموکراتیزە بوون یاسا و مافەکانی مرۆڤ لیژنەیەک بە بەشداریەکی وەها بەرفراوان بە گرنگیەوە دامەزراوە. ئەمە پرسێکی گرنگە بەرپرسیارەتی سەرۆکایەتی پەرلەمان لەمڕۆوە زۆر گرنگ بوو. ئەو ئەندامی لیژنەکە ئاماژی بۆشدا زۆربەی ئەوانی هاتوون بەشداریان کردەوە بەڕوونی دیارە لە گرنگی لیژنەکە تێگەیشتون. وتارەکان لە کۆبوونەوەکاندا بە شێوەیەکی ئارام ئەنجام درا. ئەوەش لەبەر ئەوەیە کە هەست بە بەرپرسیارەتی دەکرێت زۆرینە وەها نزیکی پرسەکە دەبنەوە. هەروەها مەراڵ دانش باشتاش باسی لەوە کرد چاوەڕوان دەکرێت پارتەکان لە لیژنەکەدا بە زۆرترین دەنگەوە هاوکاری و ڕێککەوتن بکەن. بۆیە ڕەشنووسی پەسەندکراو بەپێی خواستی هیچ لایەنێک نەبووە. لە ئەنجامدا پێشنیاری جیاواز و تەنانەت شێوازی کارکردن پێشنیار و ڕەخنەدانیش هەبووە. فۆرمی کۆتایی لە یەک تێگەیشتن بوو. ئەمەش بۆ یەکەم ڕۆژی کۆمیسیۆنەکە زۆر گرنگ بوو. ئێمە بۆ خۆمان زۆرینەیەکی ڕوونمان دەویست لیژنەکە بە هاوبەشیەوە لەسەر پرسە بنەڕەتیەکان بڕیار دەدات و زۆرینەی 3 کەس لە کۆی 5 5 کەم نییە. ئەمە هاوشێوی زۆرینەیە بۆ هەموارکردنەوەی دەستور. هەروەها لە هەمووی گرنگتر ئەم لیژنەیە نوێنەرایەتی لە سڵانەوەتی پەرلەمانی تورکیا دەکات و گرنگە و بەنرخە. دەڕوینە باشووری کوردستان و عێراق بەڕێوەبەری کۆمپانیای بازارکردنی نەوتی عێراق سۆمۆ بڵاوی کردەوە هەموو ئامادەکاریەکانیان بۆ فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان تەواو کردەوە. عەلی نزار بەڕێوەبەری گشتی کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراق سۆمۆ لەباری دەستپێکردنەوەی هەناردی نەوتی هەرێمی کوردستان ڕایگەیاند هەموو ئامادەکاریەکانمان بۆ فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان تەواو کردەوە. هەروەها گرێبەستیشمان لەگەڵ کۆمپانیا کڕیارەکانی نەوت بۆ فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان ئەنجام داوە. ئەمەش لە کاتێکدا ڕۆژی 6 ئەممانگە حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند ئامادەی نەوتی هەرێم وەربگرین و کاری جددی دەکەین بۆ دەستپێکردنەوە بە هەناردەکردنی نەوتی هەرێم بە زووترین کات. هەر لە عێراق دەمێنینەوە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند بە بڕیاری ئەنجومەنی کۆمیسیاران 6 هاوپەیمانی لە هەڵبژاردن دوورخراونەوە. ئێستا 31 هاوپەیمانی ماونەتەوە کە بەشداری هەڵبژاردنی مانگی تشرینی دووەمی ئەمساڵ دەکەن لە عێراق. جومانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ژماری هاوپەیمانەکانی بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق ئاشکرا کرد و ڕایگەیاند 6 هاوپەیمانی دوورخراونەتەوە چونکە ئەو هاوپەیمانیانە لە نێوان 2 حیزب بوو و یەکێک لە حیزبەکان کشاوەتەوە. وتیشی لە هەڵبژاردننی داهاتوو ئەنجومەنی نوێنەرانی عێراق 31 هاوپەیمانی بەشداری دەکەن. ئەو هاوپەیمانیانی کە دوورخراونەتەوە بریتین لە هاوپەیمانی فەیلیەکان، هاوپەیمانی ڕیماح، هاوپەیمانی زەمیری عێراقی، هاوپەیمانی شموخ لە بەسڕە، هاوپەیمانی ئیستیحقاقی دیالە، هاوپەیمانی مەدینەتی. بەردەوام دەبین لە هەواڵەکان لە عێراق بە نووسراوێکی وەزارەتی دارایی عێراق کە بڵاو کراوەتە وەزیری دارایی واژووی کردووە بە فەرمی پلە بەرزکردنەوە سەرموچەی ساڵانە و هەژمارکردنی بڕوانامەکان دەست پێ دەکاتەوە. لە نووسراوەکەدا ئاماژەوە کراوە ڕێنمایەکان هەموو فەرمانبەران و گرێبەستەکانی سەرجەم وەزارەتەکان دەگرێتەوە. ئەمەش دوای بڕیارەکەی محەممەد شیع سوتانی سەرۆک وەزیرانی عێراق دێت کە سەرەتای ئەم مانگە وەزارەتی دارایی ڕاستپارت بۆ دەستپێکردنەوەی فەرمانی پلەبەرزکردنەوە و سەرموچەی ساڵانە و ئەو
ئەو بڕوانامانەی کە لە کاتی خزمەتکردنا بەدەست هاتووە لەگەڵ هەژمارکردنی خزمەت. ئەمە لە کاتێکدایە کە لە ساڵی 2014 پلە بەرزکردنەوەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان بە بیانووی بڕینی بوجە و موچە لەلایەن حکوومەتی فیدراڵیەوە ڕاگیراوە تا ئێستا دەستی پێ نەکردوێتەوە و فەرمانبەرانیش بۆ ئەو داواکاریانە 11 ساڵە ماوەی 11 ساڵە خۆ پیشاندان دەکەن و ناڕزایەتی دەردابڕن، بەڵام هیچ وەڵامێکیان نەدراوەتەوە. جێگای ئەمەژەیە تا ئێستا حکوومەتی کاربەڕەکەی هەرێمی کوردستان پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی سێ سەرۆکایەتیەکەی هەرێم و هەردوو وەزارەتی پێشمەرگە و ناوخۆی دەست پێ کردوێتەوە و داواکاری سەرجەم وەزارەتەکانی دیکەی لەباری پلە بەرزکردنەوە پشتگوێ خستووە. هەر لە عێراق دەبینەوە ئەم هەواڵیان پێوەست دەبێت بە کارەبای عێراقەوە. یاد عەلی وەزیری کارەبای عێراق سەبار بە بڕی بەرهەمهێنانی کارەبا لە عێراق ڕایگەیاند سەرڕای هەموو ئەو ئاستەنگیانی هاتوونەتە پێشمان، بەڵام بۆ یەکەم جار لە مێژووی عێراقدا بەرهەمهێنانی کارەبا گەیشتووەتە 28,000 مێگاوات. ئاماژەی بۆەوەش کردووە ڕێکەوتنامە لەگەڵ کۆمپانیای جەنەرال ئەلێکتریک هەیە بۆ دروستکردنی وێزگەی کارەبا بەتوانێت 24,000 مێگاوات و هاوکات لەگەڵ کۆمپانیای سیمینیس بتوانێت 14,000 مێگاوات کارەبا ڕێککەوتن ئەنجام دەدێت. وتیشی وەزارەتی کارەبا بە نزیکانە ڕێککەوتن لەگەڵ چەند کۆمپانیایەک دەکات مەبەستی پڕکردنەوەی کورتهێنانی ئەو خواستە زۆرەی لەسەر وزە هەیە. ئەوەش لە کاتێکدا عێراق لە پێشتردا پشتی بە وزەی ئێران دەبەست بۆ بەرهەمهێنانی کارەبا، بەڵام لە دوای هۆژاریەکانی ئەمریکا هەوڵیدا پشت بە چەند کۆمپانیایەکی بیانی ببەستێت بۆ بەرهەمهێنانی کارەبا. کۆتا هەواڵی پێویست بە هەرێمی کوردستان و عێراقەوە بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی بوومەلەرزەزانی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە. لە مانگی ڕابردوودا 56 بوومەلەرزە لە ناو هەرێمی کوردستان ڕویانداوە. بەرزترین گوڕی بوومەلەرزەش کە تۆمار کرابێت لە هەرێمی کوردستان لە پارێزگای دهۆک بووە بە گوڕی 3.4 لە ڕێککەوتی 23 تەمووزی 2025. بەڕێوەبەرایەتیەکە ئاماژی بۆش داوە زۆرترین ڕووداوی بوومەلەرزەی تۆمارکراو لە سنووری پارێزگای سلێمانی بووە کە بریتی بووە لە 42 ڕووداوی بوومەلەرزە. دوای ئەویش پارێزگای هەولێر دێت کە 10 ڕووداوی بوومەلەرزەی هەبووە. دەڕۆینە غەزە ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان سەبار بە پلانەکەی ئیسرائیل بۆ داگیرکردنی غەزە و ناڕەزایەتیان تایبەت بەو پلانە ڕایگەیاندراوێکیان بڵاو کردەوە. ڕێکخراوەکە ڕایگەیاند دوای ئەوەی ئیسرائیل پلانەکەی بۆ کۆنتڕۆلکردنی سەربازی تەواوەتی کەرتی غەزە ڕاگەیاند داوا دەکەین دەست بەجێ ئیسرائیل پلانی داگیرکردنی غەزە ڕابگرێت. ئەمە لە کاتێکدا بەریبایانی ئەمڕۆ حکوومەتی ئیسرائیل ئێواری دوێنێ حکوومەتی ئیسرائیل کۆ بۆیە و بەربانی ئەمڕۆ ڕاگەیاندرا حکوومەتی ئیسرائیل پلانەکەی بنیامین ناتانیەوە سەرگوزانین بۆ داگیرکردنی کەرتی غەزە پەسەند کردووە. ئەمە سەرڕای دژایەتی ئایال زەمیر سەرۆکی ئەرکانی سوپای ئیسرائیل هات. هەر لە غەزە و ئیسرائیل دەمێنینەوە میدیا جیهانیەکان پێوەست بە گەورەترین ڕێکەوتنامەی هەناردەکردنی غازی سروشتی نێوان ئیسرائیل و میسر ڕایانگەیان. ئیسرائیل و میسر گەورەترین ڕێکەوتنامەی هەناردەکردنی غازی سروشتیان واژۆ کردووە. بە گوێرە ڕێکەوتنامەکە ئیسرائیل هەتا ساڵی 2040 تەواوی گازی سروشتی بۆ میسر دابین دەکات. ئاماژە بەوەش دراوە بە گوێری بەندەکانی ڕێکەوتنامەکە ئیسرائیل لە ماوەی 15 ساڵدا بەڕی 130 میلیارد مەتر سێجا غازی سروشتی ڕەوانەی میسر دەکات کە کۆی نرخەکەی نزیکەی 35 میلیارد دلاری ئەمریکی دەبێت. باز لەوەش کراوە ئیسرائیل غازی سروشتی لە کێڵگەی لیڤایسنەوە ڕەوانە دەکات کە دەکەوێتە کەناراوەکانی ئیسرائیل بە قەباری 600 میلیارد مەتر سێجا گازی سروشتی دەخەمڵێنرێت. ئەوەش خراوەتە ڕوو ئەو غازی میسر لە ئیسرائیلەوە هاوردەی دەکات لە پێداویستی ناوخۆی میسر زیاتر دەبێت و دەتوانێت بەشێکی دووبارە هەناری دەرەوەی وڵات بکاتەوە کە دەبێت بەسەر چاوی داهات بۆ ئەو وڵاتە. کۆتا هەواڵیان گەشتی دەنگ و باسەکان پێوەست دەبێت بە دۆناڵد ترامپ و چاوپێکەوتنەکەی لەگەڵ ڤلادیمیر پوتین.
دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لەبارەی کۆبوونەوەی لەگەڵ هەریەکە لە سەرۆکانی رووسیا و ئۆکرانیا پەیامێکی بڵاو کردەوە. ترامپ ڕایگەیاند هیچ مەرجێکم بۆ کۆبوونەوەی لووتکە لەگەڵ پوتین و زیلێنسکی دیاری نەکردووە و من ئامادەم لەگەڵ پوتین کۆم بمەوە. ئاماژی بەوەشدا هەرچی پێویست بێت بۆ کۆتایی هێنان بە ململایەکان ئەنجامی دەدەم. جێگەی ئاماژەیە پێشتر ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا ڕایگەیاند ئیمارات شوێنێکی گونجاوە بۆ ئەنجامدانی کۆبوونەوە لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و چاوەڕوان دەکرێت ئەو وڵاتە میوانداری کۆبوونەوەکە بکات. بەم شێوەیەکە کۆتایی دەنگ و باسەکانی کاژمێر دوو بە کاتی ئەوروپا کاژمێر سێ بە کاتی باشووری کوردستان. زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمانە بن بمێن بە خێر و خۆشی گوێگرانی ڕادیۆی دەنگی گەل.